بۆدوومانی ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لیژنەیەکی هاوبەشی ناوخۆ پێشمەرگە بۆ بەدواداچوون و ئاگاداربوون لە ڕەوشی هەردوو دەڤەری باڵەکایەتی و برادۆست نارد ئەندامێکی پەرلەمانیش ڕایدەگەێنێت. ئێمە بۆەوە هاتوین بەدواداچوون بۆ کێشەکان بکەین و بە راپۆرتێک بەرزی بکەینەوە بۆ ئەوی دانیشتنێکی پەرلەمان لەسەر بکەین. سێ لیژنەی پەرلەمانی کوردستان لیژنەیەکی هاوبەش دروست کراوە بۆ تەواوی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ دیارە وەکو لیژنەیەکی لاوەکی هاتووینە ناوچەی حاجی ومەران و چۆمان و دوای ئێرەشینە سیدەکان و ئەو شوێنانەی تریشکەوە جم و جۆڵ و خڕوقاتی با بڵین هێزەکانی تورکیا خود ئێرانی لێوانە وەکو لیژنەیەکی پەرلەمانی دیارە لە نزیکەوە لەگەڵ ئاژەڵدارەکانیش قسە ئەکەین و لەگەڵ گونیشینەکانیش قسە ئەکەین و لەگەڵ خەڵکی ناوچەکەش قسە ئەکەین و لەگەڵ لایەنە با بڵین لایەنە ئیداری ناوچەکەش قسە ئەکەین و ئەوانە و ئەو کاتە راپۆرتێکی خۆمان ئامادە ئەکەین لە کۆبوون جەلسەیەکی پەرلەمانیدا دەقی ینی ئەو با بڵین کێشانەی کە لەم ناوچەیە هەیە ئایا سەبەبەکانی چییە ئەمە کێشەکان چییە ئەدەیبێنەوە پەرلەمانی کوردستان و هەروەها هەوڵ ئەدەین لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە ئاگاداری لایەنە پەیوەندیدارەکان بکرێتەوانێ بە تایبەتی ینی دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێران. جوتیاران و مەردارانی ئەو سنوورەش بەهۆی بۆدوومانەکان زیانێکی زۆریان پێگەیشتووە و داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئارامیان بۆ بگەڕێنێتەوە و قەرەبوو زیانەکانیان بکاتەوە. لەو ڕۆژانە ئەو گوندەی دەورە دبەری ئارانێ هەموو ملەتی مەیلێ هەم ژیناتیکەن هەمە تۆ بارانی کردووەلا خەندە قزمێ مەیلە کونە ڕێنە هەمە تۆ بارانی کرد ئەمە ئاژەردارین لە دەشتی منتیقی هەمە جیا هاتینە لە بی توێنە هاتینە سویستانانە لە دەشتی هەریرێ لە دەشتی هەولێ لوخاتین ئەو سویستانە نەبژین داواکاری ئەو تۆپانە ڕابگری و ئەمەش هەژارین و فەقیرین لۆ خۆلەو بسنوورانە ئاژەرداری حیوانی لە خۆ بەخێوەکەین سی دینار. لای خۆشەوە بەڕێبەری نەحیەی عاجەمەران ڕایدەگەێنێت لە ئەو ساڵدا بەهۆی بۆدوومانەکانی دەوڵەتانی دراوسێ هیچ زیانێکی جانی نەبووە تەنها زیانی مادی بەرگ و نیشان و مەردارانی ناوچەکە کەوتووە. لە هەموو تۆپباران و شەڕ و کێشەیەک هاوڵاتیان زیانمەندی یەکەمی ئەو بارودۆخانن بەداخەوە لە ئەنجامی تۆپباران و ئەو بۆدوومانانی لەو دواییان نەشکران هەرچەندە زیانی گیانی نەبوو لە ناوچەکە بەڵام بۆ هۆی سووتانی ناوچەیەکی زۆری پوش و پاوان و زەرەری زۆر بە پوش و پاوان و مەردارەکانی ناوچەکە گەیشتووەکە لە وەرگاکانیان بێبەش دەبن. هیوادارین بتوانین لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی جیهاتی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەوڵ بدەین کە ئەم تۆپبارانانە بوەستێنن و زەرەر و زیانەکانیان کەم بکرێتەوە بۆی هاوڵاتیانیش بتوانن بە ئاسانی و بە ئاسایی لە ناوچە کوێستانیەکان لە گوند و ئاوایەکانی خۆیان کار و کەسابەتی خۆیان بکەن. ساڵانە بە بیانووی هەبوونی بنکە و هێزەکانی پەکەکە تورکیا بۆدوومانی ناوچە سنووریەکان دەکات ئەوەش دڵڕاوچەیەکی زۆری بۆ گوندنشینان و مەردارانی ئەو ناوچانە دروست کردووە بەو هۆیشەوە زیانێکی زۆر بەر کشتتوکاڵ و ڕز و باخی هاوڵاتیان کەوتووە. هاوار عەباس گەلی کوردستان دەڤەری باڵەکایەتی.